بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. یەکێک لە سەرچیەکانی خێزان دایک و باوکە، بۆ یەک هەی گەنجی خۆشەویست تاوەکو لە ژیاندا ماوی، تاوەکو لە ژیاندا ماون خزمەتیان بکەن و لەگەڵیان دابن. بۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا مافی دایک و باوکی لەگەڵ خۆی داهێناوە، وەکو دەفەرمێ وەقەضا رەبوکە ئەللا تەعبودوا ئیلا ئیاه، خدا فەرمانی کردووە کەوا هیچ پەرستراوێک نەبێت جگە لە ئەڵڵا. وە لە پاش ئەوەی یەکسەر دەفەرمێ وەبیلوالیدەینی ئیحسانە، واتە چاکە کار بن لەگەڵ دایک و باوکتاندا، واتە پاش تەوحید و یەکتاپەرستی وشەی دایک و باوک فەرمان بە چاکەکردن لەگەڵ دایک و باوکی هێناوە. ئەی گەنجی خۆشەویست، دایک و باوک ئەو مەقامە پیرۆزیان هەیە لە لای خوای پەروەردگار، بیان پارێزن تاوەکو لە ژیاندان، تاوەکو ئەوان لە ژیانن هەلێکە بۆ تۆ کە خێر و بەرەکەتێک بکەوتە ژیانت، کە وەکو ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو ئایا چێ شایستەترینە لەگەڵی چاکە کار بووم؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی فەرموو دایک و باوک شایستەترینن کە لەگەڵیان چاکە کار بین. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو کات هانی هاوڵانی داوە و پەروەردەی کردن لەسەر ئەوەی کەوا لەگەڵ دایک و باوکیان چاکە کار بن. دایک و باوک کلیلی دڵخۆشی و سەرکەوتن لە ژیان دایک و باوکە. بۆیە یەکێک هاتە لای ئیمامی عەلی و وتی یا ئیمام ڕزقم سوارە، پێی فەرموو ئایا بە شانەی شکاو سەرت دادەینی؟ وتی نەخێر. وتی بە قەڵەمی شکاو دەنووسی؟ وتی نەخێر. وتی ئایا لە نوێژی بەیانیان دەخەویەوە پاش نوێژ؟ وتی نەخێر. وتی ئایا پاش نوێژە فەرزەکان دوعا بۆ دایکت دەکەی دایک و باوت؟ وتی نەخێر. وتی وتی دەبێت پاش نوێژە فەرزەکان دوعا بۆ دایک و باوک بکەی، لەبەرەوەی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێم بیستووە وتیتی پاش نوێژە فەرزەکان دوعا بۆ دایک و باوکتان بکەن، ڕزق و ڕۆزی زیاد دەکات، بەرەکەت دەخەوتە ماڵ و مناڵتانەوە. بۆیە گەنجی خۆشەویست دوعاکردن بۆ دایک و باوک کە لە ژیانن یاخود مردوون لەبیر مەکەن، لەبەرەوەی تاکە شت کە بۆ دایک و باوک کە لە پاش مردنیش بۆیان بچێ سەدەقە و دوعای کوڕ و کچەکانێتی کە ئەولادی ساڵحێتی. تکا دەکەم مناڵەکان دایک و باوکتان لەبیر مەکەن.